ئێرە بازاڕی ئیسکانی هەولێرە. دەمە و ئێوارەیە و کاسبکاران و هاوڵاتیان سەرقاڵی خۆ ئامادەکردنن بۆ کردنەوەی دووکانەکانیان. ئەم هاوڵاتیە کۆڕۆنا لێناگەڕێت بەدڵی خۆی ئیشەکەی بکات. ئەو چایەخانەی هەیە و جگە لە خۆی چەندین خێزانی تر بژێویان لەسەر چایەخانەکەیەتی، بەڵام کۆڕۆنا زوو دەینێرێتە ماڵەوە و لێناگەڕێت بژێوی ژیانیان دەست بکەوێت. هەموو خەڵک فەقیرە هەژارە پێویستی بە کاسبیە بژێوی ژیانمان لەسەر ڕۆژانە و دوکانە. باش بە حاڵی خۆم لەم دوکانە ئیشەکەم چەندین کارمەند لەم دوکانە ئیشەکەم و پێویستیان پێەیە لە هەمان کاتیشە پابندین بە ڕێنماییەکانی تەندروستی واتە ئەتوانین بەعنی هەردوو لایەنە جێبەجێکردن هەم کاسبەکەی خۆمان بکەین هەم پابندی بە تەندروستی ڕێنماییەکانی تەندروستی بێگومان سوودی هەیە کردنەوەی دوکاندارەکان ئێمە ینی هیچ نەوێت ئەتوانین بژێوی ڕۆژانەمان پێیاکەین داخستنی دوکان ئێمە بەسەر و بەسەر چاودایەخین ینی بە شەرتێک حکوومەت ینی یارمەتی دەرمان بێ تەنسیقێکی لەگە ساحب مولکەکانە بێ ئەگە کرێکەمان لێ وەرنەگرێ یەک بەخۆم 5 مانگیشدایە نەک مانگێکمان بە مەرجێک ینی کرێ دوکانەکانمان لێ خۆشون ناکرێ ئێمە 2 مانگ 3 مانگ دوکان داخێن و کرێکەشمان لەسەر کەڵەگا بێت و ینی ئەو کات ئێمە 2 زەرمە دەبین جارێک ئەو 2-3 مانگەی لە ماڵی مەسرەفە چێشین و جارێکش بە ئیجباری کرێ دوکانەکانە دێت بۆیە کردنەوەی دوکان زۆر پێویستە هەموو خۆمان دەپارێزین هەم کاسبێکی خۆشمان 5 ڕۆژ ئەکرێتەوە 3 ڕۆژ ژنە داماخست دیسان پێمان داخراوە دیسان ئەیکەینەوە ینی ئەوە ناکرێ کاریگەری لە بازارەکە ئێمە چکە بە چه حاڵێک دێنە و سەر تایم سەر ئایا تاکو ینی ئیشەکەمان دامەزرینەوە بڕیارەترمان بۆ دەرەسێت پێمان داخنەوە ماوەی 2 ڕۆژە بە بڕیاری وەزارەتی ناوەخۆ لەسەر داوای وزارەتی تەندروستی قەدەغی هاتوچۆ لە هەرێمی کوردستان ڕاگەیەنراوەتەوە و لە شاری هەولێریش هاوڵاتیان پابند بوون و سەرجەم بازاڕ و شوێنە گشتیەکان داخراون. قایمقامی قەزای ناوەندی هەولێریش دەڵێت بەهۆی خراپی گوزەرانی هاوڵاتیان بڕیاریکردنەوەی بازاڕەکانماندا. کاژمێر 6 شوێنەکان هەمووی دەکرێتەوە وەکو پێش ئەو بڕیارەی لێدێتەوە ئەو شوێنانی پێشتر داخراون هەر بە داخراوی دەمێنێنەوە بۆ نمونە نەرگلە کێشان هەر قەدەغەدایە کێشانی هەروەها مەلەوانگە و شوێنەکانی مەساج و هۆڵەکانی ئاهەنگ جێڕان و هۆڵەکانی پرسەدانان و ئەو شوێنانەی کە پێشتر داخرابوون بە داخراوی دەمێنێنەوە. قایمقامەکان ڕاست پێدان بۆ ئەوەی بە دوواداچوون یاخود سەرپەرشتی ئەو لیژنانە بکەن لە سنوورەکانی خۆیان کە بە دوواداچوون دەکەن لەو شوێنانە کە ئەو ڕێنمایی و ئەو بڕیارانە جێبەجێ دەکەن. ئێمە سەبارەت وەکو هەولێر طبعاً چەندین لیژنەمان هەیە لە سنووری قەزای هەولێر کە بە دوواداچوونی بەردەوام دەکەن بۆ شوێنانە ئەرچی سەرەکی ئەو لیژنانە ئێستا لەوە خۆی دەبینێتەوە کەوا هاوڵاتی پابند بکەن بە ئەوەی ڕێنماییەکان جێبەجێ بکاتن بۆیە ئەگەر جێبەجێ ئەو ڕێنمایانە نەکەن ئەو شوێنانە با بڵێن بڕیارەکە وایە دەبێ ئەو شوێنانە سزا بدرێن شوێنەکان دادەخرێن پێبژاردنیان بۆ دەکرێت غەرامەی مالی دەکرێن داوا لە هاوڵاتیان دەکەین کەوا ناچار نەبین کەەوە ئیجرعاتانەیان لەگەڵ بکەین خۆشیان دوورخەنەوە لەو ئیجرعاتانە لەبەرەوەی جێبەجێکردنی ڕێنمایی تەندروستی کارێکی وا قورس نییە کە هاوڵاتی نەیتانی جێبەجێ بکاتن. دوای کاژمێر 6 ئێوارەی ڕۆژی 3 حوزەیران بازاڕ و دوکانەکانی سنتەری شاری هەولێر کراونەوە. ئەمە لە کاتێکدایە پێشتر پارێزگاری هەولێر ڕایگەیاند بازاڕەکان دەکەنەوە و هەر کاسبکارێک پابندی ڕێنماییەکان نەبێت ئیجراعاتی توندی یاسایی لەگەڵ دەکەن. عیمران ئەمیر کەناڵی ئاسمانی پەیام هەولێر.